نویسکارێکی سووری دەبێژێ کۆ دە قوناغا نو دە ڕێڤەبەریە پێدەوە ببێ قۆڕبانیا لە هەفکردنان بێتەنێ چەندڕێک لە پێشیا قەسەدە و مەسەدە و سەرکردێن پەکەکە هەیە. وەکە نویسکارێ سووری ئەکسەم نەعیسە دەبێژێ بتەنێ ئەف بژاردە لە پێشیا قەسەدە و مەسەدە و سەرکردێن پەکەکە و باسکێن بسەر بەهەنە. یەکەم چوونە ڕێڤەبەریە پێدێ بۆ هەمێزە ڕژێمە سووریە و رووسیا ئەوژی لە گۆری هەپەیمانیەکە بتەنێ بناڤە ژبەر ئەف بژاردە گەرانتیە دەدێ بەردەوامبوونە ڕێڤەبەریە پێدێوە کە ناڤ ئەف بژاردەیە هەری ئەگەر کریە. دووەم دوێ قەسەدە ئەنجامێن ئۆپەراسیۆنێکە لەشکریە تورکیا گشتی لە تەرڕەفعاتێ لە تلتەمر و عین عیسا و باژارێ من بجێت تەحمل بکێ و بژاردەژی ئەگەر کریە. نویسکارێ سووری دەبێژێش بلیڤان هەردوو بژاردەیان تو بژاردەیەکەن و لە پێشیا قەسەدە و مەسەدە و سەرکردێن پەکەکە نینە هەر تشتەکە دن وەرێ گوتن تواتەیەک ژێرە نینە و بەریانەها گەلک جاران بژاردێن بێواتە هاتنە گوتن. هەروەها نویسکار ئەکسەم نەعیسە دەبێژێ کۆ ڕێڤەبەریە پێدێ فەشەلئانی نکاری ببێ بەشێکی نیشتیمانی سووری بێ تایبەتی وەکە ڕەوشەکە کوردیە سووری خۆدان نیشانەیەن نیشتیمانی و ڕێڤەبەریە پێدێ ببێ نیشانەیەن زەلالمایە بێتەنێ ئەوێ دیار بوو و ڕێڤەبەریەکە ستەمکارە و بۆ سەردەمێن ستەمکاریە ستالین ڤەدگەرێ لێ بڕەنگێ قەندیلێ. نویسکارێ سووری دەبێژێ ڕێڤەبەریە جۆ بایدن وەکە هەر ڕێڤەبەریەکە ئەمریکی بتەنێ بەرەڤانیەت بەرهەپەیمانێن خۆدا دەکێ دێ دەمە نەهادا لە دوو ئەلتەرناتیڤەکی لەشکری لە شوونە قەسەدێت گەرێ کوتێ چواوێ ئەلتەرناتیڤێ کێمتر بێ ژیا قەسەدە ژڕوێ سیاسی و مادیڤە. و دەربارێ دۆزە کوردی نویسکار ئەکسەم نەعیسە دەبێژێ دۆزە کوردی لە پێشیا قوناغەکە دیرۆکیە چارەنویس سازە ژێ تەوگەرە کوردی تێخواستن هەڵوێستاخوا بە عەقلانیەت بدێ و پێویستە ئەو هەڵوێست لەسەر نەرینە استراتیجیە نیشتیمانیە سووریە دوور ئاواکری بێ پەیوەندیان لەگەڵ تەوگەرە دیموکراتیە نیشتیمانی عەرەبی بەهێز بکێ ژێ گوتارە نەتەوایەتیە تۆندرە و دوور بکەوێ تەڤایە ئەزمونێن بەرێن زیان بە دۆزە کوردی گەهاندنە ڕەت بکێ ئەو هەڵوێست ببێ سەدەما بەگەرە کوردان بۆ جهێن خوێن بەرێک و خەباتێژ بۆی سووریایەکە دیموکراتی تەعەدودی ژ بۆی تەڤایە پێکاتیان و نەتەوان بێ بکێ.